زۆر خوشحاڵم ئەمڕۆ لێرە لە ئەحمەداوا لە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویستدەم. بەڕاستی بیستم بوو کە شوێنێکی زۆر جوان و خۆشە، بەڵام ئێستا کە دەیبینم زۆر لەوە خۆشترە و دڵڕفێنترە کە تەسەورم دەکرد. لەم حکومەتە زۆر هەوڵمانداوە بۆ ئەوەی لە هەموو کوردستان بەبێ جیاوازی لە جیاتیەوەی ئێمە تەنیا اعتیماد لەسەر جۆرە داهات پێ بکەین، هەوڵ بدەین داهاتەکانی خۆمان فرەچەش بکەین. دروستکردنی هەلی کار بە خەڵک کارێکی دوولانەیە، هەمە بێ خەڵکەکی خۆمان ئامادە بێ خۆی داهێنان کە، ئامادە بێ کار بکە و حکوومەتیش ئاسانکاری بکە. و کوردستان کە ئەم جۆرە دیمەنانەی هەیە، بێگومان ئەمانە دەکرێ ببن بە سەرچەوەیەکی گەورەی داهات لە ڕۆی گەشت و گوزاری بۆ ئەو خەڵکەی کە لێرەدا دەتوانن کار بکەن. لەم حکومەتە هەموو هەوڵێکم داوە حکوومەت لایەنێک نەبێ و خەڵک لایەنێ، هەردووکمان یەک لایەنێ، حکوومەت لە لایەنی ئێوەیە، حکوومەت لە خزمەتی ئێوەیە و ئێوەشە بە یارمەتیدەری حکوومەت بن بۆ ئەوەی بتوانێت زیاتر لە خزمەتی ئێوەی خۆشەویستدا بن. ئینشاڵڵا کوردستانیشمان هەرەوەدام بێت. زۆر بەخێر.